تیپی تۆپی پێی یانەی هەولێر ئامادەکاری بۆ یاری نەفتی میسان دەکات وەک دوای یاری لە خولەکە پێشوەستانی بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ بەوە یاریەکانی زامینەتەوەکانی ئاسیا. هەولێر بەدەست ئەنجامە خراپەکانەوە دەناڵێنێت دەیەوێت بەسەرکەوتن کەمێک لە ئازارەکانی تیپەکە کەم بێتەوە. ئەمەش ڕەنگە دوای یاری تیپەکە بێت لەژێر سەرپەرشتی ڕاهێنەری کاتی عەبدولقادر حوسێن دواتر کارگێڕییانەکە ڕاهێنەری نوێ دەستنیشان بکات. بەڕاستی کێشەکان تقریبن بەرەو نەمان دەچن، کێشەکان بەرەو چارەسەرکردن دەچن، بەڵام نابی ئەوەشمان لەبیر بچێکان ئەو کێشانێک کە ئەو فترەی ڕوویدا کاریگەریانشان پێوە دیارە بەسەر یاریزانەکان. هیوادارین لەو یاریە بتوانن ئاستی خۆیان پیشاندن و بتوانن بگەڕێنەوە ئاستی خۆیان کە هەرچەندە دەتوان بڵێم ئەو یاریانەی دۆڕاندی تشمان لە ئاست خراپ نەبووینە، بەڵام زۆر زیاد دەبینی کە دەرێن و یاریزان ئامادەنەی بۆ یاریکردن کاریگەری دەبی بەسەریان. بەڕاستی یاریزانەکان پێویستە پێشەوەی بۆ ناوی یانەکە یاری بکەن و کار بکەن، بۆ ناوی خۆیان کار بکەن، بۆ ناوی خوان و ناوی خوان زیاتر بەرز ڕابگرن. هەرچەندە ئەرچی خۆشیان کە لە شوێنێک کار دەکەن پێویستە بۆ شوێنەکە کار بکەن، بەڵام کە بۆ ناوی خۆت کارت کرد ئیدی دەگەڕێتەوە بۆ یانەکەش و بۆ ئەو شوێنێکە کاری شێ دەکەی حەقی ئەوەی بدەیت کە تو لەوێ موچەخۆری و حەقی موچەکە بدەیت. بۆ ئەم یاریە هەولێر لە توانەکانی چەند یاریزانێکی بێبەش دەبێت. ئاسۆ ڕۆستەم و ڕەوا یوسف بەهۆی پێکان، ڕێباز عەبدوڵڵا و محەممەد موحسین و زێدان عەبدولجەبار بەهۆی کێشەی کارگێڕی ناتوانن بەشداری یاریەکە بکەن. دوو یاریزانی پیشەگەریش بەڕێکراون. تەواو یاریزانەکانی دیکە بە باشی ئامادەن، بە تایبەت دوای وەرگرتنی بەشێک لە مافەدارەیەکانیان. بەڕاستی یاریزانەکان یعنی بە باشی ئامادەن، ئەو کێشە و مەشاکیلانە کە هەمان بوو لەخوا بە زیادی نەما، ئینشاءڵڵا لە بۆ سێ خاڵ یاریەکە دەچین بۆ ئیمارە. یاری نێوان هەولێر و نەفتی میسان لە هەفتەی 12 خولی ئەستێرەکانی عێراق لەسەر یاریگای ئۆڵمپی میسان ڕۆژی یەکشەممە لە کاتژمێر 2 خولەکی دوای نیوەڕۆ ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.